خۆی پەروەردگار تاعات و عیبادەتی ئەهلی ڕەمەزان و ڕۆژە قبوڵکا و ئەم میلەتەش ڕزگار کا لە دەزەم گەندەڵکار و بێبەرنامەی و ئەو ستەمەی کە دەکرێت بەڕاستی پێم وایە خەڵکی کوردستان بەردەست ڕژێمە داگیرکەرەکانی کوردستانەوە یەک لە دوای یەک دەیان ساڵ چەوسایەوە حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی کوردیش لە دەسەڵاتەکانی پێشوو ئەگەر زیاتری نەکرد بێ کەمتری نەکردو هەرەوەیە ئەنفال و جینۆسایدیان نەکردوین ئەجینا دەیان و سەدان و هەزاران کوڕی خەڵقیشیان بە کوژداوە دەرەنجام یەکێک لە هەرە مەترسیەکانی گەورە کە من دەیبینم من بەش بە حاڵی خۆم خۆمان ئێمە لەو جیلەین کە ڕژێمیشمان بینیوە لە سەردەمی ڕژێم زۆر ناڕەحەتیمان بینی و ئازار و ئەشکەنجە و ئاوارەی و دەربەدەری و هەموو زیندان و کوشتن و هەموو ئەوانەمان بەڕاستی بە چای خۆمان بینی بەڵام بەداخەوەنەوەیەکی نوێ دروست بووە کە ئەوەیە زۆرینەی خەڵکی کوردستان پێدەگەێنێ و ئەوان کە تەمەنیان لە خوار 40 ساڵەوەیە و ڕۆژگارێک زوڵمستەمی سەدامیان بەبیر نایەوت یا نەژیاون یا مناڵ بوون ئێستا وای لێ هاتووە بڵێن ڕژێمەکەی سەدام باشتر بوو لەم دەسەڵاتە کوردیەکە هەیە بۆ خەڵک بگاتە بێ هیوایەک باوەڕی بە دەوڵەتی کوردی و دەسەڵاتی کوردی نەبێ باوەڕت ببێ ئەگەر ئێمە لە شوێنێکی گشتی و لەم کەناڵانەوە باس لەوە بکەین با دەوڵەتی کوردیمان هەبێ خەڵک گاڵتەمان پێکە خەڵک گاڵتەی بە ئەڵێ دەوڵەتی کوردی دەوڵەت لە پێناوی ژیان و ئابڕوو کەرامەتی خەڵکە لە پێناوی پاراستنی مافەکانی خەڵکە دەوڵەت لە پێناوی سەروەری یاسایە دەوڵەت لە پێناوی ئەوەیە وەکو هاوڵاتی بژین بەڵام من دەرەنجام هەموو ئەم مافانم لێ زەوت کراوە ئەم دەوڵەتە کوردیم بۆ چیە ینی خەڵک ئاوا بیرەکاتەوە ئەمە کارەساتێکی بەس بەڕێز زووتە تاوانی زۆریان کردو ئەگەر کەمتر نەبێت لە داگیرکەران بەڵێ تاوانەکان چین بۆن بەزان چی تاوانەکان لەسەر و هەمویانەوە وەکوتم ڕوحی کوردایەتی و نیشتیمانی لەناو ئەم میلەتەلایەن هێشت ئەم میلەتان وا لێ کرد میلەت هەژار و برسی بێ میلەت لە پێناو و لوقمەیەک و پارویەک نانە تەنانەت کەرامەتی خۆی بفرۆشێ ئەمانە قوتی خەڵقیان بڕی ژیانی خەڵقیان بڕی خەڵقیان خستە زیندان و سجنەوە ئێستاش زیندانەکانیان خەڵقی تایە دوای 28 ساڵ نایانتوانێت حکوومەتێکی یەکگرت و دروستکرد نایانتوانی بە هیچ کێشەیەک چارەسەر بکەن بەڵێن تاوانی دژە مرۆڤایەتیشان ئەنجام داوە تا بێگومان من ئەڵێم تاوانی دژە مرۆڤایەتیان ئەنجام داوە تاوانیان دژی تاوانی کوشتن و زیندانی و ئەشکەنجەدان و پێشێلکاری مافی مرۆڤ و نانبڕین و هەتیکردنی کەرامەتی خەڵکو و هەموو ئەمانە بەڕاستی لەم حکوومەتە بینراوە بەداخەوە ڵێم لە ماوەی ئەم 28 ساڵەیە ئێمە نەمانتوانی هیچ بکەین زۆر جار ئەڵێن بەداخەوەی ڵێم هەندێک لە پیاوانی دەسەڵات پەرلەمانتارانی دەسەڵات نازانم ئەوانەی سەر بە دەسەڵاتن باس لەوە کە نەڵێن بابە ئێمە نابێ خۆمان بەراوردکەین لەگەڵ بەغدا و بەغدا خراپترە و چۆن وایە من وای نبینم بەڕاستی عێراق وڵاتێکە لە 2003ەوە سەدام ڕووخاوە لەو ڕۆژەوە لە جەنگ و شەڕ و ئاژاوە ئاژی عێراقێک شیعە و سوننە و کورد و عەرەب و تورکمان و ئاشووری تایە عێراقێک دایان وڵات دەستی تێخستووە عێراقێک شەڕی تایفی و مەذهبی تایە عێراقێک شەڕی ئیسلامی ئەڵمانی تایە عێراقێک شەڕی ئەمریکا و عێرانی تایە هەموو ئەمانەی تایە بەڕاستی عێراق ئەگەر کاولیش بێ هیچ گلەی لێ ناکرێت بەڵام لەگەڵ ئەوشە تا ئێستا موچەی خەڵک دوا نەکەوتووە بەس لە هەرێمی کوردستانە ئێمە لە هەرێمێک ئاژین هەر کورد زۆرینەیە هەر کورد حاکمە هەر کورد خاوەن بڕیار بەدەستە حساب ئێمە پیاوی بێگانە نین ئێمە داردەستی کەس نین شەڕی مەذهبیمان نییە شەڕی تایفیمان نییە 28 ساڵ ڕژێمی باز لە ناوانە نەماوە دۆستەکانمان یارمەتیمانە دەن ئێرانە بە حساب هاوکاریمانەکە تورکیای ئەمانکە ئەمریکا ئەمانکە کوڕە بەغداش خێرمان پێک بۆ تا بەم بۆنێ بێژنی ڕەمەزانەوە لە پێناوی ئەوەی وەکو شاباشێک کە ئێمە مستەفا کاڵزمیمان دانەوە بە سەرۆکوەزیران بەبێ مقابل 400 ملیارد دیناری ناردووە ڕەزامەندی داوە بەیانیش پارەکە دێ بەڵام ئەمە تەنها شاباشی ئەوەیە کە دامان ناوە لە مقابلی چی ناردوێتی هەچەند بەڕاستی گوێم لە هەندێک کەناڵەکانی سەر بەدەسەڵات بۆ ئەمڕۆ دایانگوت 50 ملیارەکەی کەمە لەنە کۆیەمان نەوتەکان زۆر ناردبێ هەموو شتێکیان ناردبێ و بەغدا قەرزادیشان کردەوە وەڵا پارەکەی ناردووتە 50 ملیاری کەمە کورە ئەم وەکو خێر پێی کردوون شەرمەزاریە بۆ کوردستانێک کە ئەم هەموو خوێن و خەباتەمان ڕشت کوردستانێک کە پێمان وابوو دەبینە دووبەی دەبینە سەنگافورە کوردستانێک پێمان وابوو دەبینە یەکێک لە وڵاتانی ئەوروپی لە پێشکەوتنە کوردستانێک لە ڕیزبەندی دەیەم بین لە داهاتی نەوت و لە دەجی نەوت و کوردستانێک لە ڕیزبەندی دەیە یەکەمی سەر زەوی بین
لە یەدەگی غاز و بەرەمهێنانی غاز و کوردستانێک ئەم هەموو سەرەت و سامانەی هەبێ، کوردستانێک دەوڵەمەندترین وڵات بێ لە ئاوی سەرزەوی و ژێرزەوی، کوردستانێک ئەم هەموو خێر و بەرەکەتەی هەبێ، خەڵک لە مانگی 6 موچەی مانگی یەک وەرگێ، ئەمە شەرمەزاریە بەڕاستی. ئەی کوا سیاسەتی ئابووری سەربەخۆ، کوا سیاسەتی نەوت، کوا و کەسانەی کە بە ئێمەیان دەگوت ئەو وەزیری سامانە سروشتیانەی لە ساڵی 2007 تا من خۆم لە کۆبوونەوەکە بووم، ئەیگوت کوردستان وای لێ دێ لە 2020 لە ڕۆژێکا 5 ملیۆن بەرمیل نەوت بنێرینە دەرەوە. ئەمانە هەمووی بە دیکۆمنت ماوە، بەڵام کێشە نییە شکستمان خواردووە. سەرڕای ئەمانە ئەم دەسەڵاتە ئێمە نایە دانی پیا بنێ بڵێ بابە ئێمە هەڵە بووین، شکستمان خوارد، نەمانزانی، تەجروبەکەمان وابوو، قۆڵیان بڕین، دزیمان لێکراب، یعنی ئەمانەش داڵێ ئەمە کارەکە.